پیاوێک نسیحەتی یەکێ لە تابعینەکانە کە فەرمێ کوڕم شارێک هەیە پێوترێ بەسڕە ئەگەر شەوتیان مایتەوە تیانە خەویت و تیانە مێنیتەوە چونکە یەکێکە لەو شارانەی پێش قیامەت خوای گەورە ئەیبا بە ناخی ئەرزە. سبحان الله. يعني بەڵاکە زۆر لێمانەوە نزیکە بڵێ یعنی احتیمالە ئەمیر و ئومەرا و سەرکردەکانی عێراق ئەچن بۆ شوێنێکی تیجاری لە نزیکی خلیجە ئەوانیش بنە و بارگە و دەسەڵاتیان داوتن زۆڵم و زۆرەکەی عێراق و کوردستان زۆربەیە چێ بۆ ئەوێ بۆیە ئەو شارێ یەک پارچە لە ڕۆژی قیامەتا پێش ڕۆژی قیامەت چێتە ناخی ئەرزەوە. الله ئەکبەر. ئەو مەسخە باوکی من بۆیە ئەبێ وریابین پێش ئەوەی کە ڕۆنەچوین لەناو لیتاوی تاوانە ئەبێ هاوارکەین و ئەو دەسەمان کەماوە لە دەرەوە دەری بێنین و تەنها وتەنها داوای لە خوای گەورە پێ بکەین. وەکۆڵێ یاتی عەلەیکم زەمان لا ينجو فيه إلا من دعا دعاء الغریق. قەسەم بەخوا سەدمان کۆبینەوە بچین لەوانەیان نوێژە بارانە بکەین لە چاکەکانمان باران نابارێ ئیلا مەگەر خوای گەورە لەبەر حەیوان و لەبەر ئاژەڵ باران ببارێنێ. بۆ چکە ئەم دڵەمانتیانیە کە هاواری پێ بکەین و لە خوای پێپاڕینەوە هەتاوەکو خوای گەورە بمان ڕزگارمان کە ئەلەم غەرق بوونە هەتاوەکو لەم ڕۆچوونەی تاوان و خراپەکاریەش لا نەچین لە ڕۆچوونی زەوی و لە ڕۆچوونی تاوان و مەعسیەت و سەرپێچی خوا لا ناچین. ئەمەی کە بەسەرمانادێ ئەمە جۆرێکە لە مەعسیەت لە سەرپێچی لە تاوانی دڵ. بۆیە ئەبێ وریابین ئەبێ دڵمان لای ئەوە بێت هەموو جارێ بڵین قارونەکان لەناو ئێمەیا زۆرن. خوای گەورەش کە قارونی بینی زوڵمەکە کۆمپانیایەکی گەورەی دروست کردو بۆ فیرعەون بۆ ئەوەی کە تەمریری قەراراتی خۆی لێوە بکە کۆمەڵێ کەنز و کۆمەڵێ پارە و کۆمەڵێ ئاتون و پا و کۆمەڵێ دەوڵەمەنی هەیە کە گەنجەکان لەژێر کلیلەکانیانە شانیان خەریکە دەرەچێ. قارون هاتە دەرەوە بۆ ناو قەومەکەی و فەخەرەجە عەلا قەومه فی زینەته قال الذين يريدون الحياة الدنيا يا ليت لنا مثل ما أوتي قارون إنه لذو حظ عظيم. قارون بخوي وجبر وتكي وهات سرشاشو لبلكونه وبخلق دركو خلقي وتيان وزقمان بقارون چي لهاروني داما إبراهيم موسى بكين قارون بياوي قوليا قارون بياوي مجلسة قارون دولة منا قارون زيارة أو خاوني موچي أو خاوني دا صلاة يا ليت لنا خوزقيا مشو من بوايا إنما أوتيته على علم. ئەمە ئینی خۆمە بەرنامە و پێڕۆ و پرۆگرام و منهەجی خۆمە ئەمە شارەزایی پێیان کردووە. فخسفنا به وبداره الأرض. هیچ کە گەیشتەوەی کە إنما أوتيته على علم خوای گەورە فەرمێ خۆی و خانووەکەشمان بردە ناخی زەویەوە. قورسی سەنگینی زەوی ناوکێشێ دەفەرمە قوربان زەوی شەق بە و تۆ جەنابەتەی بچۆ. ئەوە تەحسیل حاصلە مادەم ئەوە متەکەبیریت و ئاوا بە چوار قاچەڕۆی بڕێەوە و خۆلا زۆر گەورەیە و خۆ لە هەموو خەڵکی بە گەورەترزانی ئەم زەویە تەنکە بچکۆلەیە قوربان جێی توێ نابێتەوە بێ بە ناخی زەویان ڕۆ بچیت